لە سەروبەندی کوێ و کێشانی کە عێراقی تێکەوتووە و پرسی کۆمپانیاکانی تایبەت بادرهێنانەوە بەرهێنان و فرۆشتنینەوە لە ناو عێراقدا کۆمەڵێک پرسی دیکە کە بەرۆکی عێراقی گرتووە لەنێو کۆی ململانێ سیاسیەکاندا وڵاتان ناوبەناو سەردانی عێراق دەکەن لەسەر ئاستی باڵە لەگەڵ سەرۆک کۆمار و لەگەڵ سەرۆک وەزیران یاخود لەگەڵ وەزیری دەرەوەی عێراقدا کۆ دەبنەوە دواتر بە سەردانێکی فەرمیش دەگەنە لای بەرپرسانی هەرێمی کوردستان ئامانج لەم سەردانانە چییە؟ گەر لەوەی سەرگی لاڤڕۆڤ وەزیری دەرەوەی رووسیا دەست پێ بکەین کە ئامانج لە سەردانەکەی چی دەبێت و پێشبینی چی دەکرێت بۆ ئەم ڕەوشە شڵۆقی کە لە عێراقدا هەیە لەگەڵەوەشدا کە هەژمونی ئەمریکا و ئێران با شێوەیەکی زۆر بەرچاو لە نێو عێراقدا دەردەکەوێت ئەمریکا ڕازی دەبێت بۆ کۆنتاکت و پەیوەندیەکی نوێ لەگەڵ وڵاتێکی وەکو رووسیادا لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر هونەر ئەمین مامۆستایی زانکۆ و پسپۆری سیاسەتی نێودوڵەتی ڕاستەخۆ لە شەم چەماڵ و میوانمان دەبێت گفتوگوی زیاتر دەکەین دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت بینیمان کە ئەمڕۆ وەزیری دەرەوەی رووسیا بە سەردانێکی فەرمی سەردانی عێراقی کرد ینی خوێندنەوە لە ڕووی بەعدە سیاسی و ڕەهەندە سیاسیەکەەوە گەر لێکدانەوەی بۆ بکرێت ئامانج لە سەردانیکردنی وەزیری دەرەوەی رووسیا بۆ عێراق چی دەبێت لە کۆی ئەم قەیرانە سیاسی و ئابوووریانی کە لە نێو عێراقدا هەیە زۆر سپاس بۆ جەناب سڵاو لە بەڕێستان لە ڕاستیدا کاتێک کە قسە لەسەر سەرگی لاڤرۆڤ دەکەین جەنابێت کۆمەڵێ دەستپێشکەری جوانت باس کرد کە زۆرن ئەو دەوڵەتانەی کە چاویان لەسەر عێراقا زۆرن ئەو دەوڵەتانی کە چاویان لەسەر پێشهات و گۆڕانکارە سیاسیەکانی عێراق و ناوچەکەیە بەگشتی لەناو ئەمانەدا دەوڵەتی رووسیای کە لەو دەوڵەتە زلهێزانەی کە چ لەسەر ئاستی دنیاوە چ لەسەر ئاستی ئەقلیمی بەنسبەت کورد و بەنسبەت عێراقیشەوە دەوڵەتێکە کاریگەری خۆی هەیە و لە ڕابردوودا شوێن پەنجەی ئەم دەوڵەتە لەسەر عێراق و لەسەر ڕابردووی عێراق و لەسەر گەلانی عێراق بەگشتی بوونی هەیە ئەوەی کە پەیوەستە بە سەردانی سێرگی لاڤرۆڤ وەزیری خارجی رووسیا لەم کاتەدا بۆ عێراق دەبێت ئێمە لە کۆمەڵە ڕەهەندی جیاجیاوە سەیری ئەم بابەتە بکەین و کۆمەڵە لێکدانەوەی زۆر جیاواز هەڵدەگرێت لە ڕوانگەی سیاسی لە ڕوانگەی عسکەری لە ڕوانگەی ئابووری و زۆرن ئەو دۆسیانی کە دەبێت لە وڵاتی رووسیا لەگەڵ دەوڵەتی عێراقدا تاوتوێ بکەن بەڵام ئێمە دەتوانین قسە لەسەر تەنها ئەو دۆسیانە بکەین کە لە ئێمەوە دیارن ئێمە دەتوانین قسە لەسەر ئەو بابەتانە بکەین کە بەردەمی با بڵێن ڕاگەیاندنەکان و بەردەمی کەسانێکن کە بتوانن لێکدانەوە بۆ کەمێک لە پەیوەندیەکانی دەوڵەتی رووسیا و عێراق بکەن بۆیە بە بۆچوونی من ئەوەی کە پەیوەندی بە سەردانی سەرگی لاڤرۆڤەوە هەیە بۆ عێراق لە پێشەوەی هەرە گرنگی بابەتەکان مەلەفی وزەیە لەگەڵ عێراقدا کە خۆی لە نەوت و لە هەموو با بڵێن ژێرخانی ئابووری عێراقدا دەبینێتەوە کە چۆن با بڵێن پەرە بەم پەیوەندی بدە لەگەڵ ئەو دەوڵەتەدا و لەگەڵ ئەمەشدا بارودۆخی سیاسی و سەربازی عێراق لەگەڵ ئەم دەوڵەتەدا تاوتوێ دەکرێت و پاشان سەقامگیربوونی ئاسایش لە ناوچەکەدا کە وەکو ئاماژەم پێکرد دەوڵەتی رووسیا هەمیشە ڕۆڵی کاریگەری هەبووە جا ئەگەر ئەرێنی بوو بێت یان با بڵێنیان نەرێنی بوو بێت هەمیشە ڕۆڵی کاریگەری هەبووە لەو بارودۆخان لە ناوچەکەدا بۆیە دەکرێت بڵێن گەلێک زۆرن ئەو مەلەفانەوە گەلێک زۆرن ئەو کەیسانەی کە ئەم دوو دەوڵەتە دەکرێت تاوتوێ بکەن باشە دکتۆر ئەو ڕۆڵە کاریگەرانی کە رووسیا هەیبوو دیارە ڕەنگە لە ڕابردوودا گەر بەراوردی بکەین بە ئێستا کە خۆی لە ڕۆژێکی قوڵی سیاسیدا لە جەنگێکی پلان بۆ داڕژاوی خودی رووسیادا کە ئێستا لەگەڵ ئۆکرانیا هەیەی علی ئەگەر پەیوەندیەکانی رووسیا پێشتر لەگەڵ وڵاتانی دیکە ئاسایی بوو بێت لەگەڵ عێراقیشدا بە هەمان شێوە ڕەنگە ئێستا جیاواز بێ ینی رووسیا ئێستا پلانی چییە کە بیەوێت لە وڵاتێک وەکو عێراقەوە جێبەجێ بکات ئەزانی ئێمە کاتێک کە بمانێت قسە لەسەر پلانێکی دیاریکراوی رووسیا بکەین دەبێ بڵێن وڵاتی رووسیا ئەو دەوڵەتە گەورەیە کە زۆر قورسە ئینسان بتوانێت ڕاستە و خۆ بە دەقیقی بڵێ پلانی رووسیا هەمەیە بەڵام دەکرێت ئێمە بڵین لێکدانەوە بۆ پلانەکانی رووسیا بکرێت چونکە من بەو حەقیقە تەجروبەیەکم لە ناو دەوڵەتی رووسیاشدا هەیە سیاسەتی دەوڵەتی رووسیا ئەوەندە کارێکی ئاسان نییە مرۆڤ بتوانێت بە ئاسانی تێی بگات سیاسەتی رووسیا بە جیاواز لە سیاسەتی هەموو دەوڵەتەکانی تر خاوەنی سیاسەتێکی تایبەت بەخۆیەتی مۆرکی ڕووسی پێوەیە بۆیە دەتوانم بڵێم پلانی رووسیا لە دیدگای منەوە بە جۆرێکە کە
تەواوی ئەو بابەتانەی کە پەیوەندی بە هەریەکە لە دەوڵەتانی تورکیا و ئێران و سووریا و عێراقەوە هەیە لە چوارچێوەی ئەو پلانانەدا دەیەوێت پلانەکانیشی لەگەڵ عێراقدا جێبەجێ بکات. بە نمونە خاڵی سەرەکی سیاسەتی رووسیا ئەوەیە ئەویان بڵێن زۆرێک لەو دەوڵەتە زلهێزانە ئەوەیە کە ئەگەر کێشە بۆ هەر خاڵێکی استراتیژی گرنگی لە ڕووی ئابووری و لە ڕووی سەربازیەوە لە دنیادا دروست ببێت ئەوان پەلە دەکەن بۆ ئەوەی کە بە پەلە جێگرەوەیەک بۆ ئەو کارەدا بنێن. ئەوەی کە لە ئێستاشدا هەیە بێگومان رووسیا دەگەڕێت بۆ ئەوەی کە با بڵێن ئەگەر بەدیلی وزەی لەگەڵ ئەوروپایە بەهۆی جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیاوە علاماتێکی ئیسیفهامی چوو بێتە سەر، چۆن وا بکات کە ئەو شوێنەی کە بەدیلە بۆ رووسیا ئەم بتوانێت سیاسەتی لەگەڵ ئەو دەوڵەتەدا بگونجێنێت. بەواتای ئەوەی یان بەواتایەکی تر بڵێن ڕەنگە سیاسەتی وزەی رووسیا لە بەرامبەر ئەوروپادا ئێستا زۆر پرسیار هەڵبگرێت بەوەی کە ڕەنگە دەوڵەتانی ئەوروپا بگەڕن بە دوای ئەوەیە بەدیلێکی رووسیا بدۆزنەوە کە سوودمەند نەبن لەو تواناوزەی رووسیا. بۆیە رووسیا دەزانێت کە دەوڵەتانی تر پەنا بۆ عێراق دەبن، پەنا بۆ ئەو پێگە جوگرافیای عێراق دەبن کە دەتوانێت بەدیل بێت بۆ وزەی رووسیا، بەڵام رووسیا دەوێت بەر لەوەی ئەوان بتوانن هەموو ڕێکەوتنێک لەگەڵ دەوڵەتی عێراقدا بکەن، بەر لەوەی ئەوان بتوانن عێراق وەکو بەدیلی رووسیا بەکاربێنن. دەبێت رووسیا سیاسەتەکانی خۆی لەگەڵ عێراقدا بخاتە سەر ڕێڕەوی خۆی، دەبێت رووسیا هەوڵ بدات لەگەڵ دەوڵەتی عێراقا وەکو دەوڵەتێکی دانپێنراو لەسەر ئاسینیە و دەوڵەتی سیاسەتەکانی خۆی لەگەڵ ئەم دەوڵەتەدا لەو ڕوانگەیەوە ڕێ بخات. بۆیە دەڵێن پلانی رووسیا لەم سەردانەدا بە دەرەجە یەک پلانی سیاسەتی وزەیە و ئەم بڵێن ڕێخستنەوەی سیاسەتی وزەیەتی رووسیا پێویستی بە وزەی عێراقەیە لە کاتێکا خۆی وڵاتێکی بەرهمێنەر و هەناردەکاری سەرەکیە بۆ ئەوروپا؟ نا ڕەنگە مەفهومەکە وەکو پێویست نەگەشتی بێت. ئەوروپا پێویستی بە وزەی رووسیا هەیە، وڵاتانی تر پێویستیان بە وزەی رووسیا هەیە، بەڵام بە حکمی جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیاوە ڕەنگە ئەوان بیانەوێت سوود لە وزەی رووسیا نەبینن، بەدیلێک وەکو بەدیلێک بە دوای وزەیە بگەڕن کە رووسیا پێی وایە لەوانە بە دوای عێراق و ئەم وڵاتانەی تردا بگەڕن. بۆیە بەر لەوەی ئەوان هەموو ڕێکەوتنێک لەگەڵ دەوڵەتی عێراقدا ئەنجام بدەن، رووسیا دەیەوێت پەیامەکانی خۆی بە دەوڵەتی عێراق، پەیامەکانی خۆی بە سەرکردەکانی عێراق بدات کە ئەمە ڕەنگە جەنگێک بێت ئەتوانن ئەم هەژمونە نوێیە ئەم ڕێکەوتنەی رووسیا لە ناو عێراقێکا قوبوڵ بکەن کە دەزانین هەژمونی وڵاتێکی وەکو ئەمریکا لە نێو عێراقا تا چ ئاسێکە ئەمریکاش ڕێگە ئەدات؟ ئەزانی ئەم بابەتە بە جۆرێکە ئەمە دەبێت قسە لەسەر عێراقێ بکەین. من ئەڵێم عێراق دەوڵەتێکە خاوەنی سیادەی سربەخۆیی خۆیەتی بەواتای یاسای نێودەوڵەتی لەسەر ئاسی وڵاتان. بەڵام ئایا عێراق دەتوانێت دەم کارە بکە و سەرکردەکانی عێراق دەتوانن ئەم کارە بکەن؟ ئەمە دەیان وەڵامی جۆرا و جۆر لەم بابەتە هەڵدەگرێت. بۆ بە نمونە بەر لە هەر شتێک عێراق دەبێت خاوەنی خۆی بێت، سەرکردەکانی عێراق دەبێت خاوەنی بڕیاری خۆیان بن. ئەگەر نا هیچ کات نە ئەمریکا و نە ئەو وڵاتانەی کە هەژمونی دەسەڵاتیان بەسەر دەوڵەتی عێراقدا هەیە، ئەگەر بەرژەوەندیە سیاسیە باڵاکانیان وانە خوازێت کە عێراق لەگەڵ رووسیادا ڕێبکەوێت، بێگومان ڕێگە بە کاری وانادەن، چونکە بەرژەوەندەکانی ئەوان دەکەوێتە مەترسیەوە. دەبێت ئەوەشمان لەبیر بێت لە کاتێکە کە دەوڵەتی عێراق لەلایەن ئەمریکاوە با بڵێن دەوڵەتی پێشووی عێراق یان بڵێن حکوومەتی ڕژێمی بەعز لەلایەن حکوومەتی ئەمریکاوە کە ڕوخێندرا، هەتا ئەم حەدا ئەم رووسیا و گەلێک وڵاتی زلهێزی تری دنیا بە داگیرکاری ناوی دەبن کە پێیان وایە عێراق داگیر کراوە نەگەوەی ئازاد کرابێت بۆ گەلەکەی، کە پێیان وایە عێراق وێران کراوە نەگەوەی کە ئاوادان کرابێتەوە، کە پێیان وایە عێراق لەلایەن ئەمریکاوە بەبێ پرسی نەتەوەی گرتوەکان هێرش کراوەتە سەری نەگەوەی کە با بڵێن شێرخانێکی ئابووری بەهێز و دەوڵەتێکی خاوەن سیادە بۆ عێراق دروست کرابێت. بۆیە لەولایەنەشەوە دەبێت بڕوانینەوەی کە هەمیشە عێراق ئەمریکا و رووسیا لە دوو بەرەی دش بەیەکەن سەبارەت بە بۆچوونەکانیان سەبارەت بە عێراق. بۆیە دەگەڕێمەوە بۆ بابەتەی کە بڵێن ئایا ئەمریکا ئەو دەوڵەتانە ڕێگادەن بەوەی کە عێراق و سەرکردەکانی عێراق بچنە ناو هەر پەیوەندیەکەوە بە ئارەزوی خۆیان لەگەڵ رووسیادا. بۆیە دەکرێت ڕاستەوخۆ لەسەر ئەم بابەتە بدوێن بڵێن هیچ کاتێک ئەگەر بەرژەوەندەکانیان جا بەرژەوەندی سیاسی بێت، عسکەری بێت، ئابووری بێت، لە بەرچاو نەگیرێت ڕێگە بە عێراق نادەن کە بچێتە ناو پەیوەندێکی ڕاستەوخۆوە لەگەڵ دەوڵەتی رووسیادا. یەک خاڵی تریشەیە لێرەدا کە بێمە هەمیشە و خاڵەمان بیر بێت، دەویژەوەیە زۆر نەو کۆمپانیا و بەرهێنانەی رووسیا کە لە ناو خاکی عێراقدان کە تا ئەم کاتە کار دەکەن، بەڵام بەو جۆرە
فەرمیەی کە لەسەر ئاسی وەزارەتی خارجی بتوانن گرێبەستی زۆر گەورەیان با بڵێن بتوانن لەسەر ئاسی سەرۆکۆمارەکان لەسەر ئاسی وەزیری خارجی بەو شێوە ئاشکرایە کۆ ببنەوە تا ئێستا ڕێکەوتنێکی وا نەکراوە کە بتوانێت پشتی پێبەستێت کە ئەمە لەلایەن دەوڵەتی رووسیا و داعمی عێراق دەکرێت ئەویش بەو هۆکار و سەبانەی کە باسمان کرد. باشە. هاتنە ناو چالاکبوونی کۆمپانیاکانی رووسیا لە باری نەوت و وزەیە لەم ناوچەیە مانای بەهێزبوونی زیاتری هەژمونی ئێران نایەت و لاوازبوونی دەسەڵاتی ئەمریکا ناگەێنێت دکتۆر؟ من لە سەرەتادا ئاماژەم بەوە کردوتمەوە پەیوەندیانەی کە لە رووسیا با بڵێن پەیوەندی بە ئێران و تورکیا و سووریا و عێراقەوە هەیە دەبێت ئەومان لەبیر بێت ماوەیەک پێشێستا و تەواوی پەیوەندیەکانی ئەم وڵاتانە چۆتە قۆناغێکی زۆر باشەوە بۆیە دەکرێت بڵێن بەهێزبوونی رووسیا لەم ناوچانەدا بێگومان بەهێزبوونی دەوڵەتی ئێرانە بەهێزبوونی پەیوەندیەکانی نێوان رووسیا و عێراق نابێت ئەومان لە بیرچێت لەوانەیە با بڵێن هۆکاری سەرەکی پشتی ئەم جۆرە نزیکبوونەوانە خودی ئێران بێت بۆیە بێگومان هەموو دەرکەوتنێکی رووسیا لەم ناوچانە پەیوەندی بە ڕۆڵی ئێرانەوە لە ناوچەکەەوە هەیە و دەبێتە هۆی بەهێزبوونی پەیوەندی ئێران لە ناوچەکەدا دژ بە دەوڵەتی ئەمریکا. ئەمێ ئاماژە بەیە خاڵی زۆر گرنگ بکەم ئاماژە بەیە خاڵی زۆر گرنگ بکەم یعنی زیاتر لە دەیان ساڵە خودی سێرگی لاڤرۆڤ کە ئەمڕۆ لە عێراقدا وجودی هەیە ئەو کەسەیە کە تعبیر لە سیاسەتی خارجی ئەمریکا دەکات رووسیا دەکات ئەو کەسەیە کە دەتوانێت سیاسەتەکانی رووسیا بەرە وڵاتان و بەرەو نەتەوە یەکگرتوەکان ئاڕاستە بکات ئەو کەسەیە کە زۆر نزیکە لە ڤلادیمیر پۆتینەوە و متمانە پێکراوترین کەسی ڤلادیمیر پۆتینە بۆیە خودی ئەو کەسەش هاتنی بۆ عێراق پەیامێکی زۆر گرنگە کە بە دەوڵەتانی جیهان دەڵێت لە کاتی داگیرکردنی عێراقەوە لەلایەن دەوڵەتی ئەمریکاوە هیچ کاتێک رووسیا ئەوە پشتگوێ ناخات و بە ئاشکرا ژانی دەسەڵاتدارانی رووسیا ئاماژە بەوە دەکەن کە دەڵێن ئەمە تاوانێکە کە دەوڵەتی ئەمریکا بەرامبەر بە خاکی عێراق و بەرامبەر بە گەلانی عێراق کردویانە و ئەم تاوانەش هیچ کاتێک بەسەر ناچێت بۆیە هەمیشە لە ڕووی سیاسەتەوە لاڤرۆڤ بۆ ئەوە دەگەڕێت کە لەکوێیە بتوانێت سیاسەتەکانی رووسیا وەکو خۆی بپێکێت هیچ کات درێخی ناکات بە تایبەتی لە دژی ئەمریکادا ئێمە دەبێت ئەوەشمان بیر نەچێت یعنی عێراق دەوڵەتێکە دەوڵەتی سووریایە عێراق دەوڵەتێکە دەوڵەتی ئێرانە و پەیوەندیە پتەوەکانی رووسیا لەگەڵ ئەم دوو وڵاتەیە لە لووتکەدایە لە ئێستاە بۆیە هەموو پەیوەندێکی رووسیا لەگەڵ ئەم دەوڵەتەدا دەبێت بەرژەوەندەکانی سووریا و ئێرانیش لە بەرچاو بگیرێت بۆیە دەگەڕێنەوە سەر ئەو بابەتەی و ئەو پرسیاری بەڕێزت کە ئاماژەت پێکرد بەڵێ هەموو پەیوەندێکی رووسیا دەبێتە هۆی پتەوبوونی و هەم بڵێن بوونی هەر کۆمپانیایەکی بەهێزی رووسی لەم ناوچەیەدا دوازار دەبێتە هۆی پتەوبوون و زاڵبوونی دەسەڵاتی ئێران بەسەر ناوچەکەدا. باشە دکتۆر دیارە تەوقیتەکە دەزانین کە پرسە سیاسیەکان تەوقیتی گونجاو هەڵدەبژێرن کە لە بەرژەوەندی خۆیان دابێت بۆ جوڵاندنی هەر پرسێکی سیاسی و ئابووری سیاسی و ئابووری بە یەک پاکێج تەماشا دەکرێن و سیر دەکرێت ینی لەم کاتەیە کە رووسیا ئەم هەنگاوی ناوە بۆ سەردانیکردنی عێراق و داوای هەماهەنگی زیاتر دەکات لە وزایە لەگەڵ عێراقدا لە سەروبەندی کۆمەڵێک قەیرانە لە ناو عێراقا ئەوش دابەزینی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاردا کە تا ئێستای چارەسەر نەک بۆ عێراق لە هەوڵی گفتوگۆکردندایە لەگەڵ ئێراندا لەگەڵ ئەمریکادا ینی بۆچی بە دیاریکراوی رووسیا ئەم کاتیان هەڵبژاردووە بۆ سەردانیکردن و گفتوگۆکردنی لەگەڵ عێراقدا بەرپرسانی عێراقدا لە کاتێکا کەسبینێ شادی عێراق دەچنە ئەمریکا بۆ گفتوگۆکردن لەسەرم بابەتە. هەر لەسەر ئەو تەوقیتە گرنگانەی کە جەنابەت ئاماژەتان پێکرد هەر لەسەر ئەو تەوقیتە گرنگانە ئێمە دەبێت بۆ کۆمەڵە تەوقیتی گرنگتریش لەم بابەتانە بگەڕێنەوە. ئەبێ بیرمان بێت کە هەر لە 5 دوودا کاتێکە باوڵی سەرگی لاڤرۆڤ دەوێت سەردانی عێراق بکات هەر لە 5 دوودا کۆڵن پاوەڵ لە ساڵەکانی 2000ەکانە باوڵێن لە 2003 لە ناو نەتەوە یەکگرتوەکانە باز لەوە کات کە عێراق خاوەنی چەکی کۆکوژیە کە عێراق خاوەنی کۆمەڵە چەکێکە کە بە پێی ڕێکەوتن نامەنە دەوڵەتەکان ڕێگە پێدراونی عێراق خاوەنی ئەو چەکانە بێت دەبێت بگەڕێنەوە بۆ ئەوەش بۆ ئەمان لەم تەوقیتانەدا ئەم هەنگاوانە دەنێن ئەمانە کۆمەڵە پەیامی زۆر سیاسی و ئابووریان لە پشتەوە و بۆ لەم تەوقیتەدا هەنگاو دەنێت کە لەم کاتەدا دۆلاری ئەمریکی لە بەرامبەر پارەی عێراقی بەرز دەبێتەوە دیناری عێراقی بەهاکەی لە دەزەدات و ئەبێت ئەومان بیر بێت
لە کاتێکدا وەک ئاماژەم پێکرد پەیوەندیەکانی ئێران و سووریا و تورکیا و رووسیا زۆر پتەوە بێت لەو کاتەدا سەردانی عێراق دەکاتەوە لە هەمان کاتیشدا وەفدی عێراق بەرەو ئەمریکا دەچێت. هەندێک کات تەنها بە هەنگاونان لە مەجالە سیاسیەکەدا دەتوانێت پەیام بدات بە دەوڵەتەکەی بەرامبەر، هەندێک جار بە تەنها بە هەنگاوێکی سیاسی و دیبلۆماسی ئەو دەوڵەتەکان ئەتوانن وڵاتی نەیار تێبگەنن لەوەی چی ئامانجێکیان هەیە لەم ناوچانەدا. ئەمانە کۆمەڵە تعبیر هەڵدەگرن کە ڕاستەوخۆ پەیامی رووسیا بدا بنەتەوە یەکگرتووەکان کە دەوڵەتی رووسیا ئەو دەوڵەتەیە کە دەتوانێت بە بێگەڕانەوە بۆ نەتەوە یەکگرتووەکان کە ئەمە ئامانجەکەیە بیا بنەتەوە یەکگرتووەکان کە هەر هەنگاوێک لە ڕووی سەربازیەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی مەبەستی بێت دەینێت، هەروەک چۆن بەرامبەر بە ئۆکرانیا هەنگاوی ناوە ئەگەر هەر هەنگاوێکیش مەبەستی بێت لە عێراقدا دەتوانێت بیگرێتە بەر جا بە بەرزکردنەوەی بەهای دۆلار بێت یان بەرزکردنەوەی بەهای دیناری عێراقی بێت. واتە دەوێت بڵێت هۆکاری سەرەکی بوونی ئەمنیەت و ئاسایش لەم ناوچانەدا هیچ کاتێک منی لێ غایب نیم. هۆکاری بوونی ئاشتی و ئاسایشی ئیقلیمی و نێودەوڵەتی من ئەو دەوڵەتم کە ئەتوانم مافی ڤیتۆ بەکاربێنم لە هەر کاتێکدا بێ مەبەستمە بە بێگەڕانەوە بۆ نەتەوە یەکگرتووەکان بە بێگەڕانەوە بۆ دەوڵەتانی زلهێز کە هەژمونی خۆیان هەبێت لە هەر دەوڵەتێکدا منیش دەتوانم شوێن پێی خۆم بکەمەوە. بۆیە سەردانی وەزیری خارجی لەم تەوقیتەدا هەموو ئەم قسانە هەڵدەگرێت کە من ئاماژەم پێکرد و سەرڕای ئەوەش لە ڕووی سیاستەوە پەیامێکی دیبلۆماسی و سیاسی گرنگە بۆ ئەمریکا کە ئێمە بەر لە دانیشتنی و بەر لە گەیاندنی پەیامی دەوڵەتی عێراق بە ئەمریکا و پابندبوون بە هەموو ڕێکەوتنامەیەکی ئەمریکاوە رووسیاژە و دەوڵەتەیە کە ئەتوانێت پەیامەکانی خۆی بە سەرکردەکانی عێراق و بە دەوڵەتی عێراق بگرێت. باش دکتۆر دەزانین کە هەرێمی کوردستان هەرێمێکە لەناو عێراقێکی فیدراڵە تا ئێستا سەربەخۆی خۆی وەرنەگرتووە، ینی پەیامەکەی رووسیا هێشتا بەباشی نەگەیشتوتە نێو عێراق و بڕیارەکە پاشکەمێکی دیکە بگاتە هەرێمی کوردستانیش. ئەم بابەتە دەمێک ساڵە لە عێراقدا کۆتایی پێ هاتووە با بڵێن پێگەی جیۆپۆلیتیک و پێگەی سیاسی و پێگەی با بڵێن ئیقلیمی هەرێمی کوردستان لە ڕووی پراکتیکیەوە هیچی لە دەوڵەتی عێراق کەمتر نییە. بۆیە هاتنی سەرکردەکان بۆ دەوڵەتی عێراق بە سەرۆکی فەڕەنساوە بە وەزیری خارجی رووسیاوە بە سەرۆکی وڵاتەکانی ترەوە کە دێنە ناو خاکی عێراقەوە لە ڕووی پراکتیکیەوە وەکو دەوڵەتێکی سربەخۆ مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاندا دەکەن. ئەمە کۆمەڵێ لێکدانەوەی جۆرا و جۆر هەڵدەگرێت کە لەلایەکەوە بەرپرسیارەتیە بۆ هەرێمی کوردستان و لەلایەکی تریشەوە مەترسیە لەسەر هەرێمی کوردستان. بەرپرسیارەتیە بە واتایی کە با بڵێن دەبێت تێبگەن لەوەی کە لەسەر ئاسی نێودەوڵەتی پێگەکەتان زۆر گرنگە، دەبێت تێبگەن لەسەر ئاسی نێودەوڵەتی چاودێری دەکرێن، دەبێت تێبگەن لەسەر ئاسی نێودەوڵەتی بابەتەکانتان دەچێتە ناو ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکانەوە و لەلایەن ئەندامانی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشەوە چاودێری دەکرێت. ئەمانە کۆمەڵە ڕەهەندێکە کە دەبێت سەرکردایەتی کورد وەکو دەوڵەت مامەڵە لەگەڵ خۆیدا بکات و مەترسیە بەوەی کە مەترسیە بۆ ئاراستەیە کە هەر دەوڵەتێک شاندی دیبلۆماسی دێتە بەغداد ئێمە دەزانین کە ڕاستەوخۆ دوای ئەوە سەردانی هەرێمی کوردستان دەکات. بۆ دەبێت ڕاستەوخۆ بەر لە سەردانی بۆ ناو عێراق هەرێمی کوردستان ژاگەدار دەکرێتەوە کە ئەو دەسەڵاتدارە سەردانی هەرێمی کوردستان دەکات. ڕادەی مەترسی ئەم بابەتە لێرەیە چۆنیەتی سیاستکردنی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو نێردە دیبلۆماسیەدا لە چ ئاستێکە مامەڵەی لەگەڵدا دەکات. ئایا هەنگاوەکانی پێچەوانەیە لەگەڵ دەوڵەتی عێراقدا یاننا و ئایا ئەگەر لەسەر ئاسی نێودەوڵەتی بڕوانینە بابەتەکە ئەم دەوڵەتە نارە بۆ دەوڵەتی ئەمریکا یاننا و لە هەمان کاتیشدا بەنسبەت هەرێمی کوردستانەوە بابەتێکی تریشەیە کە جیاوازە ئەویژەوەی ئێمە ڕاستەوخۆ سنوورمان بە سنووری دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئێرانەوەی کە دوو دەوڵەتی زلهێزی ئیقلیمین بۆ ناوچەکە دوو دەوڵەتی زۆر بەهێزی ناوچەکەن ئەمەش مەترسێکی ترە لەسەر هەرێمی کوردستان لە کاتی هەرەنگاوێکی مەترسی بۆ سەر ئەم دەوڵەتانە لە دوای سەردانەکان لێکەوتەی سەربازی بۆ سەر هەرێمی کوردستانەیە لێکەوتەی ئابووری بۆ سەر هەرێمی کوردستانەیە وەکو واقعانەی کە لە ڕابردوودا بەرچاومان کردووە. دیارە سەردانەکەی برێتمە کۆرکیشمان بیر نەچێکە ماوەیەک بەر لێستا هەم سەردانی هەرێمی کوردستانی هەم سەردانی عێراقی کرد. دکتۆر زۆر سپاس
بۆ ئامادەبوونت سپاس بۆ بەڕێز دکتۆر هونەرەمین مامۆستای زانکۆ پسپۆری سیاسەتی نێودەوڵەتی ڕاستەخۆ لە چماڵەمیانی مەبووی مادوونەوی.